بەهۆی ئەو نادادیەی لە دوای ڕاپەڕینەوە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان دەستیان داوەتێ تا ئێستا هاوڵاتیانی ئەم هەرێمە بێبەشن لە کوردستانێکی ئاوەدان و خۆشگوزەران و چاودێران دەڵێن یەک ڕێگا هەیە بۆ گۆڕینی ئەم نخبە سیاسیەی 34 ساڵە لە دەسەڵاتان. نخبەی سیاسی شاخ نەیتوانی دەسەڵاتێکی عادل دەسەڵاتێکی دادپەروەر دروستکە لە کوردستانە. تەنها ڕێگا بۆ گۆڕینی دەسەڵاتی سیاسی کوردستانەوەیە کە نخبەیەکی سیاسی تازە بێتە پێشەوە لە ڕێگای کاری ئۆپۆزیسیۆنی کاری دموکراتیە بتوانێت ئەم نخبەیە زەخت لێ بکەوە ئەم نخبەیە بگۆڕێ. هیچ ڕێگای تر نییە. هەزار جار باسی بکەینەوە ڕێگای تەمە لە بەردەمانیە جگەلەوەی کە جیلێکی نەوەیەکی تازە نخبەیەکی تازە بێتە پێشەوە کە بتوانێت بە فشاری مەدەنی بە فشاری سیاسی ئەم نخبە سیاسی کە لە دەسەڵاتە 34 ساڵە وا بکە کە ئاماجەکانی خەڵک ئاماجەکانی ڕاپەڕین کە شەڕی بۆ کراوە لە بەرنامەی حیزبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی و حیزبەکانی ترشە هاتووە بەدی بێت. ئەمانجی ئەم حیزبانە لە کوردستانە زۆر بەڕوونی کاتی خۆی باس کراوە پێش ڕاپەڕین لە بەرنامەی سیاسیانە لە پرۆگرامەکانیانە لە کۆنگرەکانیانە وتوانێت ئێمە خوازیاری ئازادی و عەدالەتی بە کوردستان بەڵام بەداخەوە کاتنە دەسەڵاتەوە وەک هەر حیزبێکی تری دنیا شەروا بووە یعنی دایمە کە پێش دەسەڵات جۆرە بیرەکەنەوە دوای دەسەڵات جۆرێکی بیرەکەنەوە. بەشداربووانی ڕاپەڕین دەڵێن ئەوەی خەڵک لە دوای ڕاپەڕین چاوەڕوانی بوو ڕێک پێچەوانەکەی ڕوویدا و ئێستا کەمێکی پڕ و زۆرینەیەکی قڕ هاتوونەتە ئاراوە. دەژڵێن ڕاستە ڕژێمی پێشوو خوێن ڕێژ بوو بەڵام ئەم دەسەڵاتە کوردیە هەم خوێن ڕێژە هەم خوێن مجە. بەداخەوە ئەوەی کە خەڵکی چاوەڕێی کرد لە دوای 34 ساڵ خەڵکی کەوتە ناو معانات، کەوتە ناو بێموچەی، کەوتە ناو بێنەوتی، کەوتە ناو گرانی، کەوتە نێوان چینایەتی کۆمەڵی خەڵکی کەم لە ئاسمان کۆمەڵی خەڵکی کەم قڕبوون و لە خواری خوارەوە بەڕاستی عەدالەت بەرپا نەکرا خزمەت نەکراوەی خەڵکی چاوەڕێیە کرد. زۆر بەداخەوەم کە ئێڵێم سەددام خوێن ڕێژ بوو بەڵام بەداخەوە نیزامی خۆمان هەم خوێنی ڕشت هەم خوێن مژیشە یعنی خەسڵەتێکی خراپتری هێنا بە دوای خۆیان ئەوە نیگەرانیە بۆ ئێمە لەسەر خەڵکی خۆمان و میلەتی خۆمان و بەرپرسانی خۆمان قسەکەین بەو شێوە بەڵام ناچارین خەڵکی گیرۆ دەبووە. دەسەڵاتی جوت حیزب بربەستی لە بەردەم هەموو ڕێگەکانی ئاوەدانی خۆشگوزەرانی دانا و لە جێگەی حکومەتێکی دامەزراوەیی و یاسایی حیزب و بنەماڵە و کۆمپانیەکانیان سەنتەرن بۆ بڕیاردان لە ژیان و چارەنووسی میلەتێک و پارتی وێچێتی باقلێتی دوو ئیدارەی هەر یەکەیان دەمیان خستۆتە داهاتی زەبەلاحی کوردستان و ژیانیان لە خەڵکەکەشی هەراسان و تاڵ کردووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.